گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. خۆشحاڵین لەوەی کە دوای ماوەیەکی زۆر لەگەڵ ڕێزان جارێکی تر هاتوونێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئاڵقەیەکی تر لە بەرنامەی ئێمە و بینەران. هیوادارین کە لە هەرکوێیەکان ساغ و سلامەت بن. منیش بەنۆرەی خۆم زۆر خۆشحاڵم و هیوادارم کە تا کۆتای ئەم بەرنامەیەش لەگەڵمان بن. شاهی زلفانم شداشن وچواکر چاو بکل ای وچواکر چد گرتوا بیار حیات میلی من سارکر امن درنج با خسارکر شداشن وچواکر چاو بکل وچواکر شداشن وچواکر چاو بکل يارم آرامي جانا أمشى وملامي وانا يارم آرامي جانا أمشى وملامي وانا شداشن بوشواكي شاوباكي بوشواكي شداشن بوشواكي شاوباكي بوشواكي گردن وکشو شی بلور سرکمی آوردوانا وکی غراری شارادور سرکمی آوردوانا و غراری شارادور شداشل بچواکه شاوکه بچواکه شداشل بچواکه شاوکه بچواکه شگرت و
بینەرانی ئازیز، بەرنامەی ئەم هەفتەی ئێمە و بینەرانمان تەرخان کردووە بۆ بابەتێکی گرنگی کۆمەڵایەتی کە کۆمەڵی کوردستان بەدەستیەوە دەناڵێنێ. ئەو ئازارە پڕژانە کۆمەڵایەتیە گیرۆدەی بوون بە مادەی هۆشبەر. لەم باسەدا ئەرکی کۆمەلگا و بنەماڵەکان دەدەینە بەرباس و لێکۆڵینەوە و هیوادارین بینەرانی ئەم بەرنمەیەش هەم سوودی لێوەرگرن و هەم ئێمە لە دەرس و ئەزمونەکانی خۆیان ئاگادارکەن بۆ دەوڵەمەندکردنی ناوەڕۆکی بەرنمەکانی داهاتوومان. گیرۆدەبوون بە مادەی هۆشبەر لە کۆمەلگای ئێراندا لەو قەڕی خۆیدایە. ڕیشەی ئێحتیات وەکو خەسارێکی کۆمەڵایەتی لەم کۆمەلگایەدا لە دەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامیدایە. بێکاری و هەژاری و ئاکامەکانی، بێبەشی و بێهیوایی و بێئاسۆیی لاوان لە وڵاتێکدا کە 60% دانیشتوانەکەی لە ژێر تەمەنی 25 ساڵدان لە بەردەستابوونی مادەی هۆشبەر بەهۆی بەهرەمەندبوونی سپای پاسداران لەم بازرگانیە جنایەتکارانەیەدا لە زومرەی ئەو هۆکارانن کە بوونەتە هۆی پەرەسەند و بڵاوبوونەوەی ئەم دیاردە پڕئێش و ئازارە لە کۆمەلگای ئێراندا. بەرپرسانی کۆماری ئیسلامی دان بۆ دادنێن کە لە بواری بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر و چارەسەری گیرۆدەبوواندا بێ ئاکام بوون و دەوڵەت لەم بوارەدا لە قاچاقچیەکان لە دواترا. سەبارەت بە بازرگانی مادەی هۆشبەر لە ئێران و ئەم ڕاستیە کە سپای پاسداران و دەستگا ئەمنیەتیەکان بە شێوەیەکی بەرین لە پشتەوەی ئەم بازرگانیەوەن و بەشێکی گەورە لەو بە ملیار دلاری کە لەم بازرگانیە جنایەتکارانەیەدا بەدەستێت دەخەنە گیرفانیانەوە گەلێک قسەکراوە. لەسەر بنەمای ئەم ڕاستیێشە کە کەس قسەکانی کاربەدەستانی دەوڵەتی و دڵسۆزی فریوکارانەی ئەوان سەبارەت بم گرفتە کۆمەڵایەتیە بە جددی ناگرێت. لەم ڕۆوە وشیاری بنەماڵەکان و حرەکەتی جەماوەری بۆ خەبات لەگەڵ ئەم بەڵا ماڵوێرانکەرە لە بارودۆخی ئێستای ئێراندا گرنگیەکی تایبەتی هەیە. خەڵکی وشیار کە بە دروستی بڕوایەکیان بە کردەوەکانی ڕەژیم لەم بوارەدانیە پێویستە لە هاوکاریەکی کۆمەڵایەتیدا خۆیان بۆ دیفاع لە کۆمەلگا و لە منداڵەکانیان لەم بوارەدا بێنە مەیدان. لە بارودۆخێکدا کە کۆمەلگا لەژێر حاکمیەتی ڕژیمێکی دژی خەڵکیدایە و دەستی ڕژیمیش لەگەڵ دەستی تۆڕەکانی قاچاغی مادە هۆشبەرەکان تێکەڵا، لە پەیوەند لەگەڵ قاچاقچیان و عاملینی فرۆشتنی مادەی هۆشبەردا کارێکی ئەو تۆ ناکرێ و ئەو کێشەیە لە ڕاستیدا لەگەڵ خەبات بۆ ڕووخاندنی ڕژیمی کۆماری ئیسلامی گرەی خواردووە. بەڵام ئەوە بۆ مانای نییە کە دەبێت دەست لەسەر دەستدا بنین و ڕێگا بدەین تا داسی مەرگی ئەم تاوانبار و جنایەتکارانە بکەوێتە گیانی لاوان و بەشێکی بەرین لە خەڵکی ئەم وڵاتە و بەم شێوەیە ژیانی ئینسانەکان لە ئاگری خۆیدا بتاوێنێتەوە. لەسەر بنەمای ئەو بۆچوونەیە کە دەتوانین بڵین خەبات لە دژی مادەی هۆشبەر بە چەند قۆناغێکدا تێپەڕ دەبێت. Barana
قۆناغی یەکەم کردەوەی پشگیرانەیە پەرەسەندنی گیرۆدەبوون بە مادەی هۆشبەر لە ئێران لە ئاستێکدایەکە پێویستە ئەو بنەماڵانەش کە تووشی ئەو بەڵایە نەبوون وەک مەترسیەکە لە بۆسەی ئەوانیشدایە لێپڕوانن وەک دەڵێن چارەسەری ڕوودا و پێویستە بەر لە ڕووجانی بکرێت نابێت چاوەڕوان بین تا مادەی هۆشبەر دەرگای ماڵەکانمان بکتێ و ئەو جار بچین بەرەو پیری لە کۆڵگرتنەوەیەوە بەر لەوەی شاهدی دەرد و ئازاری یەکێک لە ئەندامانی بنەماڵە و خۆشەویستانمان بین لە دوای ئاعتیاددا پێویستە وەک خەسارێکی کۆمەڵایەتی گشتی چاوی لێ بکەین بە شێوەیە کە ئاستی وشیاری ئەندامانی بنەماڵە لە گەورەوە تا بچووک لەم بوارەدا بە بەردەوامی بەرز بێتەوە پێویستە بنەماڵە بە بەردەوامی ئامرازی دیفاع لە خۆی بەرامبەر بەم مەترسیە پێک بێنێت بەرزکردنەوەی ڕۆحیەی هەست بە بەرپرسایەتی بەرامبەر بە کەسانی تر لە هەمان حاڵدا حرەکەتێکی پشگیرانەیە بۆ پارێزگاری لە ئەندامانی بنەماڵەش کەسانی بەرپرسیارتر لە نێو بنەماڵەدا دەبێ وشیاری خۆیان سەبارەت بە لایەنە جۆرە جۆرەکانی ئەم مەترسیە بەرنەسەرێ و ئەم وشیاریە بۆ گوازنەوە بۆ کەسانی تریش
بەڵام کەسێکت دەیەوێ ئامۆزش بدات پێویستە پێشتر خۆی ئەو هوشیاریەی بەدەست هێنابێت. دایک و باوک و کەسانی بەرپرس لە بنەماڵەدا دەبێ وشیاریەکانی خۆیان لە بواری چلۆنایەتی هەڵسوکەوتی ئوسولی و دروست لەگەڵ منداڵەکانیان و کەسانی تری بنەماڵە لە بواری ناسینی وردەکاریەکانی ئاعتیاد بە مەوادی مخەدر بەرنەسەرێ و زانیارەکانیشیان بە پێ دەستکەوتەکانی سەردەم نوێ بکەنەوە. گومانی تێدا نییە کە بنەماڵە و پەیوەندی ئەندامانی بە یەکەوە هەم دەتوانێت لە حاڵەتێکی لەباردا هۆکارێکی کاریگەر بێت بۆ بەرگرتن بە گیرۆدەبوون و هەم لە پاڵ هۆکارەکانی تردا دەتوانێت هۆکار بێت بۆ گیرۆدەبوون. ئەگەرچی کاری تااقەت پڕۆکین و کرێی کەم تەقەلای بەردەوام بۆ دابینکردنی لانی کەمی بەڕێوەچوونی بنەماڵە لە بنەماڵە کرێکاری و هەژارەکاندا بە چەشنێک سەرپەرستی بنەماڵە هیلاک و ماندوو دەکات کە غەفڵت لە بواری دابینکردنی پێداویستی دەرونی و ئامۆزیشی مناڵەکانیان و پێڕانەگەیشتن بە کێشە و گرفتەکاریان زۆریش دوو لە چاوەڕوانی نییە. بەڵام لەگەڵ زانینی ئەو ڕاستیەش جاکردنەوە لەسەر پێویستی وشیاری سەبارەت بە مەترسیەکانی ئاعتیادی لاوان و تازە لاوان بە مادەی هۆشبەر و هەوڵدان بۆ کەمکردنەوە و لە نێوبردننی ئەم مەترسیە لە ناو ئەوانیشدا هەر پێویستە. لاوازبوونی پەیوەندی عاتیفی لە نێو ئەندامانی بنەماڵەدا دەمەقاڵە و کێشەی بەردەوام کردەوەی پڕ لە تونند و تیژی ڕێگا بۆ ئالوودەبوون بە مادە هۆشبەر و خەسارە کۆمەڵایەتەکان لە ناو ئەندامانی بنەماڵەدا خۆش دەکات. ئاشکرایە کە ئەو لاو و تازە لاوانەی کە لەلایەن کەس و کارەکانیانەوە ئاموزش دەدرن و بەر لەوەی کە بچن بەلای ئەم مادانەوە هۆشیاری پێویست ورد و عینی سەبارەت بە ئاسەوارەکانی ئەم مادە هۆشبەرانە بەدەستێنن کەمتر ئالوودەی مەوادی مخەدر دەبن. هەبوونی پەیوەندی نزیک و هاوڕێیانەی دایک و باوک لەگەڵ منداڵەکانیان ڕێزدانان بۆ هەستەکانیان بە سەبر و بە حەوسەڵە و بە تەرخانکردنی کاتی تواو بۆ گوێلێگرتنیان و وتوێژ لەگەڵیان فراهەمکردنی فەزایەکە لەوەیدا بتوانن ببێت ترس گیر و گرفت داواکاری و بۆچوونەکانیان لەگەڵ کەس و کارەکانیان باس بکەن. بەشداریدانیان لە بڕیارەکانی بنەماڵەدا و گەلێک ئۆلگوی ڕەفتاری لەم جۆرە دەبنە هۆکاری کاریگەر بۆ بەرگرتن لەوەی کە لاوان و تازە لاوان بۆ لای مادە هۆشبەر بچن. پێویستە لاوان سەبارەت بە ڕەواڵەتی فریودەرانەی مادە هۆشبەرەکان ئامۆزش بدرن. ئەوان دەبێت بزانن ئەگەر مادەی هۆشبەر بۆ ماوەیەکی کۆرشادی و بێخەیاڵی و فەرامۆشی و یان هەستی تری لەم چەشنەیان پێدەبەخشێ لە بەرانبەردا گەلێک هەستی بە نرختریان لێدەستێنێت و وردە وردە ناخ و جستەیان دادەڕزێنێت. ئەگەر دەوڵەتی دژی خەڵکی لەو ئامرازانەی کە لە بەردەستیدایە بۆ ئەنجامی ئەم ئەرکە کەڵک وەرناگرێت کەوایە باری بەرپرسیاری کەسانی وشیار لە نێو بنەماڵەدا قورستر دەبێت. قۆناغی دووهەم ئاگاداربوون لە گیرۆدەبوونی ئەندامێکی بنەماڵە بە مادەی هۆشبەرە. ئاگاداربوون لە ئێعتیاد لە قۆناغەکانی سەرەتاییدا کاری چارەسەری گەلێک ئاسانتر دەکاتەوە. سروشتیەکە ئەو تازە لاو لاوانەی کە دەکەونە داوی ئەعتیادەوە هەوڵ ئەدەن ئێعتیادەکان بۆ ماوەیەک لە کەسانی تری بنەماڵە بشارنەوە. پێویستە لە بنەماڵەدا کەش و هەوایەک فراهەم بکرێت کە کەسەکان بتوانن ڕاستگۆیانە کێشە و گرفتەکانیان لە هەموو بوارێکدا لەوانە لە بواری گیرۆدەبوونیان بە مادەی هۆشبەر لەگەڵ کەسانی تردا باس بکەن. ئەگەر بمانەوێت بەر لەوەی کە ئالوودەبوون بە مادەی هۆشبەر گەیشتبێتە ئاستێکی دژوار لێی ئاگاداربینەوە بە پێی وتەی کارناسان لەم بوارەدا لە بەرچاوگرتنی چەند خاڵێکی وەک سەرنجدان بە گۆڕینی بەرنامەی ئاسایی ڕۆژانە لەوانە خواردن و خەوتن، گۆڕانی لە ناکاوی بارودۆخی جەستەیی، گێژی و
لەسەرخۆ نەبوون دەرکەوتنی کردەوەی گوماناوی بەکارهێنانی لە ڕاددەبەدەری بۆن و ئوتکڵۆن خۆبواردن لە بەرەوڕووبوونەوە لەگەڵ کەس و کاردا ونبوونی دەرمانە ئارامبەخشەکان لە شوێنی دانانی دەرمانی بنەماڵە و نیشانە هاوشێوەکانی تر پێویستە کاتێک ئاسەواری ئەحتیات بەڕوونی لە ڕواڵەت و کرداریاندا دەردەکەوێت کاری دەرمان دەژوارتر دەبێت لەم ڕۆوە سەرنجی ورد لەم بارەیەوە تەنانەت عادەتدانی لاوان لە بنەماڵەدا بە قبولکردنی ئەنجامدانی تاقیکردنەوە پزیشکیەکان لەم بارەیەوە گەلێک قازانجە بەپێی قاعدە ئەم جۆرە تاقیکردنەوەانە پێویستە لە مەدرسە و دەبیرستان و تەنانەت لە زانکۆکاندا بە شێوەی گشتی و ئیجباری ئەنجام بدرێن بەبێ ئەوەی کە هەڕەشەی دەرکردن و بێبەشکردنیان لە مافێک بەسەرەوە بێت بەڵام ئەگەر دەوڵەت لەم بوارەدا خۆی بە بەرپرس نازانێ دەبێت کەسانی بەرپرستی بنەماڵە ئەم بەرپرسیاریتیە بگرناستۆ لە هیچ بارودۆخێکدا نابێت ترساندنی کەسەکان لە ئاشکرابوونی ئاکامی ئازمایشەکانیان لە بنەماڵە و ناوەندەکانی خوێندن دوور بخێنەوە لە ئەگەری دەرکەوتنی نیشانەکانی ئەحتیات ڕەفتاری دڵسۆزانەی ڕاستەقینە سەبارەت بە چارەسەری کەسی گیرۆدا گەلێک کاریگەر دەبێت سل شواو سرگردان خوم بکوچی بهار مال برهان خوم گلان و شقام که بو ماتمین دنگ نهداد هوا تریکو بکدین همای شادی بشرط و رهوا کواجوانی شوقی نماوا دمم تنگا لمجينها كرسنها أما كيجينها أما كيجينها أما كيجينها أما كيجينها أما كيجينها أما كيجينها دودة وربة بداية مالبتها مزروي هي لايا هوا شحراوي هناس السوار نفس در نهي لناقي حجار دلم تهنگا لمجينها برسلينها أما كيجينها أما كيجينها أما كيجينها أما كيجينها أما كيجينها أما كيجينها هنگی دوری دل بسته آزار لچوانم غام تک تک دیت اخوان طاقتم طاقة غم حورازمه مینت هاویتی سوزی سازمه دلم هنگا لمجینها برسلینها أما كيجينها أما كيجينها أما كيجينها أما كيجينها أما كيجينها أما كيجينها
قۆناغی سێیەم دەرمانی گیرۆدەبوون بە مادە هۆشبەرەکانە. یەکەم مەرجی سەرکەوتن لە بواری دەرماندا قبولکردنی ئەم ڕاستیەکە نەک وەک تاوانبار بەڵکو وەک نەخۆشیێک چاو لەو کەسە گیرۆدەبووە بکرێت. ئەمری دەرمان پێویستی بە دەستپێڕاگەیشتن بە زانیاری وردی پزیشکی و دەرمانی لەم بوارەدا هەیە. ڕێوشوێنی ناکارا و نازانستی ئاکامی سەلبی لێ دەکەوێتەوە. هەرچی دەورەی گیرۆدەبوون بە مادەی هۆشبەر درێژ ماوەتر بوو بێت، کاری چارەسەرکردنی تەخەسوسی تر دەبێت. نابێ ئەو ڕاستیە لەبیر بکەین کە ئێمە بەرامبەر بە چارەسەری گیرۆدەبوون بە مادەی هۆشبەر بێ دەرەتان و بێدەسەڵات نین و ئەو نەخۆشیە لە هەر قۆناغێکدا بێت بە پێ پێشکەوتنەکانی پزیشکی و دەرمانی سەردەمی ئێمە چارەسەر دەکرێت. لەم پەیوەندەدا یارمەتی وەرگرتن لە پزیشکێک و دەروونناسی بەرپرس و خاوەن ئەزمون و بە ویژدان گەلێک بەکەڵکە. قۆناغی چوارەم، پشتبەستن بە ئەزمموی ڕێکخراوە ناحوکمەکان. هەر ئێستا کە لە ئاستی ئێراندا سەدان ناوەندی غێرە دەوڵەتی هەیە کە خۆبەخشانە لەم بوارەدا خزمەتگوزاری پێشکەش بە بنەماڵەکان و کەسانی گیرۆدەبوو دەکەن. ئەزمموی تا ئێستا نیشانی داوەکە کاری ئەم ناوەندانە لە ناوەندە دەوڵەتەکان کە شێوەکانی تەرکی ئەتیاد بە شێوەی زیندانە گورتوخانە و بە شێوە گەلێکی بڕۆکراتیک بەڕێوە دەبن گەلێک کاریگەرتر بوون. ڕژیم نەتەنیا هیچ ئاسانکاریەک بۆ ئەم ناوەندانە ناکات، بەڵکو لە زۆربەی حاڵەتەکاندا لە دەرکردنی ئیجازەی ڕسمی بۆیان خۆدەبوێرێت. سەبارەت بە ڕێکخراوە غێرە دەوڵەتیەکان بۆ بەرەنگار بوونەوە لەگەڵ ئێتیاد یەکێک لە پرسانی ستادی بەناو خەبات لە دژی گیرۆدەبوون بە مادەی هۆشبەر دانی بەوە داناوەکە 80% دەرمانی ئاتیاد لەلایەن سازمانە غێرە دەوڵەتیەکان و کەرتی تایبەتەوە بەڕێوە دەچێت و تەنیا 12% لەلایەن بەشی دەوڵەتیەوە ئەنجام دەدرێت. ئێمە دەزانین کە بەشێکی بەرچاو لەم 88% دەرمانی گیرۆدەبوون بە مادەی هۆشبەر لەلایەن ڕێکخراوە ناحوکومەکانەوە ئەنجام دەدرێن. ئەم ڕێکخراوانە ئەساسەن لەلایەن هەڵسوڕاوانی مەدەنیەوە ڕێکخراون. ئەوان ئەم ئەرکە ئینسانی و خەبات گێڕانیای خۆیان لە بارودۆخێکی دژواردا بەرەو پێش دەبن. ئۆرگانە جۆراجۆرەکانی ڕژیم لەم پەیوەندەدا نەتەنیا یارمەتیەکی ئەم ناوەندە جەماوەریانە نادەن، بەڵکو بە بیانی و جۆراجۆر کۆسپ دەخەنە سەر ڕێیان. کۆماری ئیسلامی کە لە سێبەری خۆشی دەترسێ لە بوونی هەموو کۆبوونەوەیەکی ئینسان دۆستانە و پێشڕەویشدا هەست بە مەترسی دەکات و بە چاوێکی ئەمنیەتیەوە دەڕوانێت ئەم ڕێکخراوانەوە. زۆربەی بەڕێوەبەرانی ڕێکخراوە ناحوکمیەکان بۆ خەبات لە دژی ئەتیاد لەو ئینسانانە پێکدەن کە خۆیان ڕۆژانی تاڵی گیرۆدەبوون بە مادەی هۆشبەریان تێپەڕاندۆ. ئەمڕۆکە خۆیان خاوەنی ئەزمموونێکی زۆر و دیاریکراون لەم بوارەدا. ڕێکخراوە سربەخۆکانی هەوڵدان بۆ تەرکی ئەتیاد پێویستە بەهێز بکردن و لە بەڕێوەبردننی ئەم ئەرکە ئینسانیەدا یارمەتی بدرن. کۆماری ئیسلامی پێویستی بە بڵاوکردنەوەی مادەی هۆشبەرە لە کۆمەلگادایە، لەبەر ئەوەی کە پێویستی بە خەمۆکی و بێتەواوەتی کۆمەلگا بە دڵمردوئی و گۆشەگیری لاوان بە بێدەنگی و کەبوون بە ملکەجی و هەست بە بێبایەخیکردنی هاوڵاتیانە. ئەگەر لاوان خاوەنی شور و شادمانی بن، ئەگەر هاودەمی زانست و زانیاری بن، ئەگەر لە موسیبەتەکانی وەک ئەعتیاد بەدوور بن، ئەگەر وزە و توانەکانیان بەرەو ئیشی کۆمەڵایەتی و سیاسی و پێشڕە و کانالیزەکرابێت، ئەگەر لە بیری خۆیان و داهاتوو خۆیان و کۆمەلگاکەیاندا بن، زەوی لە ژێرپێ ئەم ڕژیمەدا دەخەنە لەرزین. آبی دریا قدغن، شوق تماشا قدغن، عشق دو ماهی قدغن، با هم و تنها قدغن، برای عشق تازه اجازه بی اجازه، برای عشق تازه اجازه بی اجازه.
پچ و نجوا قدغن، رقص سایه ها قدغن، کشف بوسه بی هوا به وقت رؤیا قدغن، برای خواب تازه اجازه بی اجازه، برای خواب تازه اجازه بی اجازه. در این غربت خانگی بگو هر چی باید بگی، غزل بگو به سادگی بگو، زنده باد زندگی بگو، زنده باد زندگی، برای شعر تازه اجازه بی اجازه، برای شعر تازه اجازه بی اجازه. نوشتن قدغن، گلای کردن قدغن، عطر خوش زن قدغن، تو قدغن من قدغن، برای روز تازه اجازه بی اجازه، برای روز تازه اجازه بی اجازه. آبی دریا قدغن، شوق تماشا قدغن، عشق دو ماهی قدغن، با هم و تنها قدغن، برای عشق تازه اجازه بی اجازه، برای عشق تازه اجازه بی اجازه. در این غربت خانگی بگو هر چی باید بگی، غزل بگو به سادگی بگو، زنده باد زندگی، برای شعر تازه اجازه بی اجازه، برای شعر تازه اجازه بی اجازه. از تو نوشتن قدغن، گلای کردن قدغن، عطر خوش زن قدغن، تو قدغن من قدغن، برای روز تازه اجازه بی اجازه، برای روز تازه اجازه بی اجازه. زۆر بەداخەوە یەکێکی دیکە لە دایکانی شۆڕش بەجێهێشت. دایە شەمسی نەجەفی ناسراو بە دایە شەمە، دایکی پێشمەرگەیەکی کۆمەڵە، هاوڕێ چیا محەممەدی، ڕۆژی جمعە 12 مانگی سەرماوەز لە شاری سنا بڵە گەورەکەی لە لێدان کەوتوو بۆ هەمیشە ماڵاوی لەشیان کرد. دایە شەمسی نەجەفی کەسایەتێکی ناسراو، دڵسۆز، مهرەبان و خۆشەویست و جێگەی متمانەی خەڵکی شاری سنە و دەوروبەر بوو. دایە شەمسی بەکردەوە بەرگی ناڕەحەتی و غەمباری ئازیزانی هەر لە ساڵی 57ەوە لە بەریدانەکەن. یەکەم کەسی دایە شەمە برازاکەی واتە کاک جەهانگیر بەنەفشی بوو کە لە ساڵی 61 هەتاوی لەلایەن ڕژیمەوە لە سێدارەدا. شیرینترین و جوانترین بیرەوەریەکانی دایە شەمە ئەو کاتانە بوو کە هاوڕێیانی پێشمەرگە لە ناوچەکانی کوردستان دەبوونە میوانی سەرسفرەی دایە شەمە. دایە شەمە بە معنای واقعی خەمخۆر و دڵسۆزی هەموو پێشمەرگەکان بوو. دایە شەمە هەر وەک هەموو دایکانی شۆڕش ئاواتی ئازادی و ڕوخاندنی ئەم ڕژیمە بوو کە زۆر بەداخەوە مەرگ لەوە زیاتر مەجالی پێنەدا و بە ئاوات و ئامانجە بەرزەکەی نەگەیشت و ڕۆژی جمعە 12 مانگی سەرماوەز بۆ هەمیشە دڵە گەورەکەی لە لێدان دەکەوێت و ماڵاوەی لە ژیان دەکات. شانی باسا تەرمی ئازیزی دایە شەمە لە گوندی ئیسیەر لە ناوچەی چەمشاری سنا بە بەشداری جەماوەرێکی بەرین لە خەڵکی شاری سنە و دێهاتەکانی دەوروبەر ئەسپەردەی خاکرا. ئێمەش بمبوونەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی دەکەین لە بنەماڵەی دایە شەمە و بنەماڵەی محەممەدی
لە کوڕەکانی هاوڕێکیە محەممەدی و سالان محەممەدی و هەموو خزم و دۆستانی دایشەمن یادی ئازیزی دایە شەمسی نەجەفی بۆ هەمیشە لە دڵماندا زیندووە و بەرزیشڕای بەداخێکی گرانەوە سەر لە بەیانی ڕۆژی دەی سەرماوەز پێشمەرگەی دێرینی کۆمەڵا هاوڕێ یەعقوب مشتاق ناسراو بە یاقوب شەکات لە وڵاتی سوێد کوچی دوایی کرد. هاوڕێ یەعقوب لە بنەماڵەیەکی مامناوەند و زەحمەتکێش لە ناوچەی ورمێ لە گوندی مافەران سەر بە ناوچەی برادۆس لە دایک بوو. هەر لە منداڵیەوە لە بنەماڵەیەکی خەباتکار و دژی زوڵم و زۆر گەورە بوو. مام خالدی بابی کەسایەتێکی خۆشنێ و خەباتکار و دژی زوڵم و زۆری ئاغاوەتی ئەو مەڵبەندە بوو. هاوڕێ یەعقوب هەتا پۆلی شەشی سەرەتایی دەرسی خوێندووە و دواتر بۆ یارمەتیدانی بنەماڵەکەی دەستی لە خوێندن کێشاوە. لە سەرەتای شۆڕشی گەلانی ئێران هاوڕێ یەعقوب وەک لاوێکی تازە پێگەیشت و لە کۆڕ و کۆمەڵی گەنجان بەشدار بوو. دوای هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان لە ساڵی 58 و بەرەنگار بوونەوەی کۆمەڵانی خەڵکی کورد و دەستپێکی شۆڕش دژی ئەو حکوومەتە کۆنە پەرستە ئیسلامیە، هاوڕێ یەعقوب و بنەماڵەکەی زۆر زوو ڕێباسی خەباتکارانی خۆیان لە نێو ڕیزەکانی کۆمەڵەدا دیتەوە. هاوڕێ یەعقوب و دوو برای بوون بە پێشمەرگەی کۆمەڵە. مام خالدیش هەرچەند لەبەر بەڕێوەبردنی کاروباری ماڵ پێشمەرگایەتی توا وەختی بۆ نەدەکرا، بەڵام بەشی زۆری وەختەکەی بۆ بەڕێوەبردنی ئەرکی تەشکیلاتی تەرخان کردبوو. هاوڕێ یەعقوب گەنجێکی زۆر خوێنشیرین و شێوڕشگر بوو، بۆیە زۆر زوو بوو بە کەسێکی جێگای متمانەی هاوڕیان و مەسئولیەتی دەستێک لە هاوڕیانی پێ ئەسپێردرا. لە ماوەی مەسئولیەتیدا زۆر ئەرکی گەورەی بەڕێوەبرد و تێدا سەرکەوتوو بوو. لە ساڵی 1359 لە شەڕێک لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی لە نزیک شاری وەرمێ بە توندی بریندار بوو و بە برینداری خۆی لە نێوباخێکدا حەشار دەدا. بەڵام ساحبی باخەکە کە چاوی پێوە دەبێ گزارشی دەدا و بە برینداری کەوتە دەست هێزەکانی دەوڵەت. کۆنەپەرستانی کۆماری ئیسلامی هەر بە برینداری بە توندی خستیانە ژێر ئەشکەنجەوە. ماوەی 2 ساڵ لە زیندان بوو، بەڵام هیچ نهێنێکی تەشکیلاتی نەجرکان. کاتێ لە زیندان ئازاد بوو لەبەر ئەشکەنجەی زۆرەوە، نە پێەکانی توانای ڕاگرتنی جسمیان هەبوو و نە بەدەنیشی تااقەتی جارانی مابوو. ساڵی 1365 جارێکی دیکە گرتیانەوە و ماوەی 3 ساڵی دیکە زیندانی کرا و زۆریان ئەشکەنجەدا. ئەو جارێشیان لەژێر ئەشکەنجە قامکێکی لاقی لەدەستدا بوو. ساڵی 1379 لەگەڵ هاوڕێیەکی لە نێو شاری وەرمێ کەمینیان بۆ گەشتێکی هێزەکانی دوژمن دانا و چەند نەفەرێکیان لێ کوشتن.
بەیانی ئەو ڕۆژە هێرشیان کردە سەر ماڵەکەی بەڵام بەخۆشیەوە نەکەوتە بەردەستیان و ڕزگاری بوو وە چووە وڵاتی تورکیەوە. دوای چەند ساڵ سەختی کێشان لە تورکیا لە ساڵی 2002 لەگەڵ بنەماڵەکەی هاتنا وڵاتی سوئێد و هەندێک حەسانەوە، بەڵام ئێش و ئازاری ئەشکەنجە و زیندانی هەمیشە لەگەڵی بوو. لە دەرەوەی وڵاتیش هەر ورەی بەرز و بەرز بوو هەتا ئەو جێ بۆی کرا چالاک بوو. ئاواتی سەرەکی کاک یەقوب گەڕانەوەی بۆ وڵات و دیداری ئازیزانی بوو. بەداخەوە سەر لە بەیانی ڕۆژی دەی سەرماوەرد دڵە گۆرەکەی لە لێدان کەوت و بۆ هەمیشە بەجێهێشتین. بە بۆنەی کۆچی ناوەختی هاوڕێ یەقوب سەرخۆشی خۆمان ئاراستەی سیتی خانمی خێزانی و منداڵە خۆشەویستەکانی و هەموو برا و خۆشکەکانی و هاوڕیانی دەکەین و خۆمان بە بەشداری خەمیان دەزانین. یادی ئازیزی هاوڕێ یەقوب بەرز و بەڕێز بێت. زۆر بەداخەوە ئاگادار کراینەوە کە لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا دایان نەسرەت کەیفی دایکی هاوڕێی گیانبەختکرد و حەمید یاسی، خوشکی هاوڕێی گیانبەختکرد و کاک ساڵح کەیفی و هاوژینی کاک ئیسماعیل ئەحمەدی نژاد بەهۆی نەخۆشی زەختەوە دڵە گەورەکەی بۆ هەمیشە لە لێدان کەوت و لە شاری سنا ماڵاوی لە ژیان کرد. دایان نەسرەت کەسایەتیەکی ناسرا و خۆشەویست و جێگەی متمانەی خەڵکی شاری سنە. هاوژینی دایان نەسرەت واتە کاک ئیسماعیل ئەحمەدی نژاد لە ساڵی 1358 تاوی لە فڕۆکەخانەی سنە لەلایەن خەڵخاڵی جەنایەتکارەوە تیرباران کرا. دایان نەسرەت دایکی 4 منداڵ بوو. هەر لە دوای گیانبەختکردنی هاوژینەکەی هەر بە تەنیا گەورەکردنی منداڵەکانی وە ئەستۆ بوو و بە تەواوی ئەو سەختیانی کە لەسەر ڕێژیانی بوو زۆر بە جوانی و بەڕێکوپێکی مناڵەکانی گەورە کرد. بەداخەوە یەکێک لە مناڵەکانی دایان نەسرەت هاوڕێ حەمید یاسی بە ڕیزی کاروانی گیانبەختکردوانی کۆمەڵەوە پەیوەست بوو. زۆر بەداخەوە دایان نەسرەت بەهۆی نەخۆشی زەختەوە لە تەمەنی 74 ساڵیدا بۆ هەمیشە دڵە گەورەکەی لە لێدان دەکەوێت و لە شاری سنا ماڵاوایی لە ژیان و لە ئازیزانی دەکات. ئێمەش پەم بوونەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی دایان نەسرەت کەیفی و هەموو ئازیزان و خزم و دۆستانی دەکەین و خۆمان بە بەشداری خەمیان دەزانین. یادی ئازیزی دایان نەسرەت بۆ هەمیشە زیندووە و بەرزی شارێک.
بەڵێ بینەرانی ئازیز بەم جۆرەش هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیە ئێمە و بینەران زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون چاوەڕێ نامە و ئیمەیل و پەیوەندەکانی تەلەفۆنی ئێوەین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنمەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و ڕاوبووچوونەکانتان باس بن. بەڵێ بینەرانی ئازیز زۆر سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوون هەر شاد و بەختەوەر بن و ماڵاوە.